خۆش. طوال استراحتك. باشی جان چۆنی؟ کاکە بەخێر بێ دانیشە ئەخوا بەخێر بێ. جگەرێدا ناگوسێنی؟ گەرەی شتی چی کاکەجانەوە تۆ چیت؟ ئەگە تۆ کاکە ئەزانی چی لاتووە؟ وەزعی خۆتە بیرۆ چوو بەسەراتووە؟ یعنی واو لە خۆ کردووە کەس لە ڕووی نایە بڵێ ئەو برامە، کەس لە ڕووی نایە بڵێ ئەوە کەسمە، ئەوە خزممە، ئەوە برادەرمە. تۆ کاکە گوناحەوە لە خۆ دەکەیت. ئەم شتە خۆڕە چییە خۆت یاوەتێ؟ شتێکی یانەوە نازانم ئەمە چیە دایمە ئاواکەیت. ئەمە چییە؟ چی شتێکی تایە بۆ تۆ؟ چی ئیسفادەیەکی پێگەی؟ زانی چۆنە کاکە تو خۆی گوازە قسانە نییە. تۆ بەلەمت تۆ دەسەی بێت بە قەبری باوکم یەک ڕۆژ خۆمە ڕێگا بە حیاتی وازی لێ نایە. تۆ دەسەی بێت دەسەی لای بە کاکە لای هەموو دەردەسەرەکەی تۆ ئەمەیە. ئەتەوێ منیش وەکو خۆم ماڵوێران کەیت وەکو خۆتم لێبێ یعنی ئەوە حاڵە توی تێیت کاکە وازم لێ بێنە تۆ وەختە چییە بەسەرمەوە من ئارزوی خۆمە کریمان لەم دەقەیەوە تۆش ناناسم و تەواو. کاکێکە من لەبەر مەساحەتی تۆمە تۆ بۆ بەو شێوەیەش بۆ تۆ یعنی ئەتەوێت منیش وازە لێ بێنم کاکە وازم لێ بێنە و تەواو دەبڕۆ دەی. باشە تا منیش ما بێتم بە حیاتی پێ ناکەم بە ماڵەکە دەبڕۆ دێ هەردوو چاو دەرە هەڵ بڕۆ حاشاو لێ بێت هەر برام نیت